ئێمە ئیمڕۆ لە هەولێر بە باشمانزانی سەردانی بەشێ لە حیزب و لایەنە سیاسیەکانی هاوپەیمان و لایەنەکان بکەین کە لە ڕابردوودا پەیوەندێکی باشمان هەبوو لەگەڵیانە و یەکێ لەو لایەنانە حیزبی بەیتلنەهرێنی دیموکراتی بوو لە هەولێر و برای بەڕێزمان کاک ڕۆمیۆ هەکاری. ئێمە لە کوردستانە پێکهاتەکان بە بەشێکی سەرەکی کوردستان دادەنین و هەر لە ڕابردووەوە ئەو دەور و پێگە و گرنگی کە هەواڵی بەڕێز مام جەلال خوا لێی خۆش بێ کە بە پێکهاتەکانی دابوو ئێمە لەسەر ئەو ڕێبازە درێژەی پێ ئەدەین و ئێمە لە ڕابردوودا چۆن ئەو بڕیارانەمان بە خزمەتی پێکهاتەکانی کوردستان بوو لە داهاتووشدا پێکەوانی هاوکارە بین بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان و گەلەکەمان. ئێوارەیە لە شارۆچکەی عەنکاوە سەردانی بارەگای مەکتەبی سیاسی حیزبی دیموکراتی بێتنەهرێنیان کردو لە نزیکەوە جارێکتر تا توێی پەیوەندیە دێری و دێرینەکانی نێوان حیزبی دیموکراتی بێتنەهرێن و یەکێتی نیشتمانی کوردستانمان کردو و جەختمان لە توند و تۆڵکردنی پەیوەندیەکان کردەوە، جەختمان لەسەر کاری هاوبەشی پێکەوەی هەردوو حیزب و لەگەڵ لایەنەکانی تری کوردستانی بۆ هەر مەسەلەیەک کە پەیوەست بێ بە ژیان و داهاتووی خەڵکی کوردستان باسمان کردنوە. لە هەمان کاتدا باسی زۆرێک لەو مەسەلانەی کە ئێستا وەکو کێشە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقە بۆ ئەوەی بتوانین هەمومان پێکەوە هاوکار بین، هەم بۆ پاراستنی یەک ڕێزی و تەبایی، هەم بۆ ئەوەی پێکەوە سەرجەم لایەنەکان بتوانین وەکو یەکتیم کێشەکانی کوردستان و کێشەکان لەگەڵ شوێنەکانی تر ئێمە بینە عاملێکی خێر بۆ چارەسەرکردنیان و جارێکتر داکۆچیمان کرد لەسەر ئەوەی کە پەیوەندیەکان دوای ئەوەی کە برانی یەکێتی نیشتمانی کوردستان کۆنگرەی چوارەمیان بەستووە کە سەردانی لایەنە سیاسیە کەلدو ئاشووریەکان دەکەن، بە تاکید سەردانی لایەنە کوردستانەکانی تریشیان کردووە و دەیکەن بە شێوازێکی باشتر کە لە خزمەتی هەموو لایەنەکان و خزمەتی خەڵکی کوردستاندا بێت.